ساڵی 2020 بۆ ڕۆژنامەنووسان هێندە ساڵێکی خراپ و نەئارام بووە کە بە شەق و دەمانچەی کارەبایی لە ڕۆژنامەنووس دراوە و هاوشەوی ساڵەکانی پێشوو پێشەلکاریەکان دژ بە ڕۆژنامەنووسان لە ئاستێکی بەرزدایە. بە جۆرێک 283 پێشەلکاری بەرامبەر 291 ڕۆژنامەنووس تۆمار کراوە. ئەو پێشەلکاریانەی کە لەم ساڵدا تۆمار کراون 48 حاڵەتی لێدان و هەڕەشە و سوکایەتی پێکردن، 163 ڕێگری، 8 حاڵەتی هەراسانکردنی کچانی میدیاکار، 30 حاڵەتی دەستگیرکردنی بەدەر لە یاسایکاری ڕۆژنامەنووسی، 74 دەست بەسەرکردن بەبێ بڕیاری دادگا و چەند پێشەلکاریەکی دیکە. ساڵی 2020 بۆ ڕۆژنامەنووسان هێندە خراپبوونە ئارام بووە کە ئاسانترین کردە بەلای هێزانیەکان ئەوە بووە بە شەق و دەمانچەی کارەبایی پەلاماری پامنێران بدەن بەبێ فەرمانی دادگا دەستگیریان بکەن و بیان خەنە ناو زیندان، شەق لە خانمە ڕۆژنامەنووسان بدەن بە نامەی زارەکی و لە ڕێگەی MMSەوە هەڕەشە لە کچان و کوڕانی ڕۆژنامەنووس بکەن، لەسەر نووسینی پۆستی تۆڕە کۆمەڵاتیان چالاکوان و میدیاکاران بخەنە زیندانی تاکە کەسیەوە. سەرکوتکردنی ئازادی میدیا هاوکات بووە لەگەڵ شاردنەوەی بەشێکی زۆری ئەو زانیاریانەی کە خزمەت بە بەرژەوەندی گشتی دەکەن بە بیانووی زیانگەیاندن بە ئاسایشی نەتەوەیی. بەپێی یاسای ڕۆژنامەگەری حکوومەتی هەرێمی کوردستان مافی داخستنی میدیا ڕێگرتن لە ڕووماڵی خۆپیشاندانەکانی نییە، بەڵام لە بری جێبەجێکردنی یاساکانی کوردستان لەم بوارانەدا پەنا بۆ بڕیار و ڕێنمایی وەزارەتی ڕۆشنبیری و وەزارەتەکانی تر دەبن. دیارترین ئەو پێشەلکاریانەی بەرامبەر بە ڕۆژنامەنووسان کراون لەلایەن هێزانیەکانەوە بوون و لە کاتی ڕووماڵی خۆپیشاندانەکاندا بووە. بەبێ گوێدان بە یاسای کاری ڕۆژنامەنووسی ڕۆژنامەنووس دەستگیر کراوە و بەڵێنامەی پێپڕ کراوەتەوە و زیندانی کراوە. ئەوەش سەلمێنەری ئەوەیە کە هەرێمی کوردستان ناوچەیەکی پڕ مەترسیە بۆ ڕۆژنامەنووسان. يعني ناتوانم بڵێ خەتاکە خەتای لایەکە، بەڵام بە دنیایەوە دەسەڵاتی سیاسی خەتای یەکەمی بەرەکەوێت لەوەی کە ئەبێ بتوانێت زمینەیەکی لەبار بۆ ئازادی ڕۆژنامەنووسی لە هەرێمی کوردستانە بسازێنێت بە جۆرێک کە ڕۆژنامەنووس بەبێت ترس پەیامەکانی خۆی بگەێنێ و ئەو مەفهومەی کە هەیە مەفهومی دەسەڵاتی چوارەمە بتوانێت جێبەجێ بکرێت. بەداخەوە لە هەرێمی کوردستان ئێستا بە حکمی دروستبوونی ئەنواع و ئەشکاڵ پەیجی بێخاوەن و یعنی ئەوەی کە ناونرا پەیجی کڕا و سوسیال میدیا و تۆڕە کۆمەڵایەتیەکان ئەو فەزایی کە دروست بووە کە دەسەڵاتدارەکان هەرێکە بۆ خۆی میدیا بە خۆی ڕاکێشێ، ئەمە وای کردووە کە جۆرێک لە یعنی پاشاگەردانی لە کاری میدیایە دروست بێت کە ئەمە بە سەلبی لەسەر ڕۆژنامەگەری وەکو لە راپۆرتەکە بینیمان شکاوەتەوە. ڕۆژنامەنووسان نیگەرانن لە سوکەوتی هێزانیەکان ئەگەر هۆشیاری زیاتر نەدرێت بە هێزانیەکان دۆخی کاری میدیایی بۆ میدیاکاران نەفەسێکی ئەو تۆی لێ نامێنێتەوە. گرفت و پێشەلکاریەکان زۆرە ئێمە خۆمانە چێک بووین لەو کەسانی کە ڕوبەڕووی دەستگیرکردن و لێدان و هەڕەشەکردن بووینەتەوانێ. بەداخەوە لە هەرێمی کوردستانە کاری میدیایی ژۆک و زۆربەی کارەکانی دیکە لە ڕێڕەوی خۆی لای داوە. ئەگەر بێت و تۆ لێرە سەر بە گروپێکی دەسەڵات نەبی، سەر بە هێزە ئەمنیەکان حەزبی فەرمانڕەوا نەبی، بە جۆرەها شێواز کێشە و گرفت بۆ دروست دەکەن و ناتوانن جیاکاری دەکرێت، زانداری بەدەست ناکە بۆ ئەویش چێک بۆ پێشەلکاریانەی کە بەرامبەر بە ڕۆژنامەنووسان دەکرێت. لولەی تفەنکی هێزانیەکان بەرامبەر نووکی قەڵەمی ڕۆژنامەنووسان هەمیشە مەترسیەکی گەورە بووە بۆ سەرکاری ڕاگەیاندن لە کاتێکدا ڕۆژنامەنووسان پیشەیانە ڕووداوەکان و خۆپیشاندانەکان ڕووماڵ دەکەن کەچی بەردەوام ڕێگریان لێ دەکرێت و کار بە یاسای ژمارە 35 ساڵی 2007 ناکرێت. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.